بۆیە ئەگەر بتەوێ شارەزای ڕەوشت و ئەخلاق و چاکێتی و پاکێتی مرۆڤێک بی، ئەوە لە کاتی خلافە، لە کاتی ناڕەحەتی و ناخۆشی و تنگانەدا، لە کاتی مشکیلە و خلافدا لەگەڵ ئەو کەسەدا بۆ دەرەکەوێ ئینسانە ئینسانێکی چۆنە. بەداخەوە دەیڵێم ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمەڵە کەسێک هەیە پەیدا بوونە تەنها خەریکی ڕەد و ڕودود، ناشرینکردنی خەڵک، حیابردنی خەڵک، باسکردنی نهێنی یەکتری. بەڕاستی زۆر شتێکی ناشرینە بۆ ئینسانێک کە نوێژ بکە چ جای کەسێک مامۆسایەکی ئاینی بێت یاخود بانگەواز بکە. ئەمە زۆر هەیە، بەردەوام هەبوو، هەموو کاتی بینیمانە. حیابردنی یەکتری، ناشرینکردنی یەکتری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە جیاتی ئەوەی دەعوە و بانگەواز بکەی، ئیش و کارت ئەوە بێ خەڵکی ناشرینکەی، بەرامبەرەکەت ناشرینکەی لە کەداریکەی. ئەزانی پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم هەر کەسێک واز لە مناقەشە بێنێ ئەگەر لەسەر حەقیش بێ مناقەشە نەکە، زەمانی قەسرێکی لە بەهەشتا بۆکەم کاکە قەسرەکە باشە یا حیابردنەکە. کەواتە لە کاتی مشکیلەدا، لە کاتی خلافدا، لەگەڵ بەرامبەردا، ئەگەر ئینسانێک پیاو بێ، صیفەتی پیاوەتی تیا بێ، ڕۆژێک مرۆڤێک کۆمەڵێ نهێنی بۆ باس کردووە، ناچێ لای خەڵکی باسی کات، هەرچەندی کێشەی لەگەڵی هابێ، چونکە ئەڵێ من پیاوم. بۆیە قسەیەکی عەشایری کوردەواری خۆمان هەیە، ئەڵێ ئەگەر دوژمنەکەم پیاو بلی ناترسم، ئەڵێ لێت قەوما لەگەڵ پیاوە لێت قەومێ. بۆیە زۆر ناشرینە خلاف، ڕەد و ڕودود. قەینا خلافەی ئاساییە، بەڵام بە ئەدەب و بە ڕەوشتەوە. ڕۆژێک نەمان بینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوێنێ بە ئەبوو جەهل بدا، دوعای لێ کرد، جوێنی پێ نەدا، جوێنی بەوانە نەدا کە بختیانیان بۆ عایشە و بۆ خێزانە خۆشەویستەکەی کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، جوێنی بە فڵان و فڵان نەدا، ئامۆژگاری کردن. بۆیە لە کاتی کێشە و مشکیلەدا ئینسان دەرئەکەوێ ئەم ئینسانە شخصیەتی چۆنە، ڕەوشتی بەرزە یا بەرز نییە. یعنی سبحان الله کە کاتێ بینی جوێن ئەدا، دەمی پیسە دوو لە ڕێی بەڕێستان، حیابەرە، ئەمانە ئینسانێکن لەو کاتا دەرەکەوێ، نەک لەو کاتێکە لە مزگەوتە، نەک لەو کاتی پۆز لێدا و لە عومرە وێنە بڵاوەکاتەوە. لە کاتی کێشە و مشکیلە و مەشاکیلە دەرئەکەوێ ئەم ئینسانە ئینسانێکی چۆنە. با ڕەوشت و ئەخلاقمان جوان بێ. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئینسانی منافقەکە لە حەدیثەکەی بوخاری مسلمدا دەفەرمێ وئیذا خاصم فجر. منافق چۆنە؟ کاتێ لەگەڵ کەسێکا مناقەشە ئەکا و کێشەی لەگەڵ کەسێکا هەیە، زیادە ڕەوی ئەکا. کابرا بۆ نمونە قسەیەک بێڵێ، من دە قسەی پێڵێ، حیابردن. بۆیە تکاتان لێ دەکەم ئەوانیشی ئەم سیفەتەیان تێدایە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان یا لە ناو مەجلیسەکان، لە هەر شوێنێ ئیش و کاریان ئەوەیە خەڵکی دەشکێننەوە، گوێیان لێ مەگرن، گوێیان لێ مەگرن، لایکیان مەکەن، چونکە لەو کاتا دەرەکەوێ ئەم ئینسانە شخصیەتی چۆنە. مرۆڤێک با زوڵمی لێ بکرێ، با بوختیانی بۆ بکرێ، نابێت جوێن بدات، نابێت قسەی ناشرین بە خەڵکی بڵێ. بۆیە ئەگەر ئینسانێک بەڕاستی بانگەواز بۆ ڕێگای خوا بکە، نابێت ڕەوشتی وابێت لە کاتی خلاف و مشت و مڕە هەڕەشەی ئەوە بکات نهێنیەکانە بڵاوەکەمەوە. ئەمە صیفەتی پیاو نییە، صیفەتی ئینسانێک نێ ترسی خوا و قەبر و قیامەتی لە دڵا بێ. ڕۆژێک بوو ئەم پیاوە دڵی بۆ تۆ کردەوە، ئەمڕۆ تۆ نابێ حەیەی بەری. بۆ یامد کەس نەفرێک نییە و دوان نییە و دە نییە و پەنجا نییە مەسەلە، هەزارەها کەس هەیە، من بەسم تەنها 10 نەفەر و 20 نەفەر نییە، هەزارەها کەس هەیە. مە صیفەتێتی لە کاتی تەنگانە و ناخۆشیە، چەندها جا ناو مەجلیسەکانە بینیمانە فڵان کەسێکی فڵان کەس بەخوا ئەوانەکەی حیاتە بەم ژن هەڕەشەی کردۆ لە نهێنی پیاوەکەی، پیاو لە ژنەکەی، ئەمەکە لە برادەرەکەی، ئەوەکە لە دراوسێکی، ئەوەکە لە خزمەکەی. ئەمە شتێکە بڕاوە. تەنها بەسم چەند کەسێک نییە، هەموو کەسێکە حیابەر و جوێندەرە. کەواتە لە خوا بترسین لە کاتی کێشە و مشکیلەدا، لە کاتی ئەوەی کە کێشە و خلافت لەگەڵ کەسێکا هەیە، ژنتە، پیاوتە، خزمتە، برادەرتە، بێگانەیە، دراوسێتە، لەو کاتێک کە خلافت هەیە لەگەڵیان، لەو کاتە دەرئەکەوێت چۆنە، ئینسانێکی چۆنە، نوێژ و ڕۆژ و عیبادەت کاریگەری بەسەریەوە هەیە یان نیەتی. ئەوە فەحسێکی زۆر عەجایبە. بۆیە دەماشا دەکەی بەو شێوەیە دەرئەکەوێت ئینسانی باش کێ و ئینسانی خراپ چییە.